گوندی دوگورتکان سعات 12 شەوێ ئەوەش سەر هەولێرێ بە مەسافەی تقریبان کیلۆمەترێک برند لەسەر هەولێرێ کامل دووکەڵە، ینی زۆر زۆرە تەماشا ئەوە لە جادەی مووسری هەتا جادەی کۆی ئەولاتریش. سڵاوتان لێبێت بە دوواداچوونی ئەم جارەمان بۆ ئەم بابەت و کێشەیە دەمانەوێت بزانین چی بۆتە هۆکاری ئەوەی ئاو هەوای شاری هەولێر پیس ببێت و هاوڵاتیان بەم شێوەیە سکاڵاکان و گلەیەکانیان لە ڕێگەی تۆڕ کۆمەڵایەتەکانەوە بڵاو بکەنەوە. دەمانەوێت بزانین هۆکارەکەی و لە هەمان کاتیشدا کاریگەریەکەی لەسەر دانیشتوانی شاری هەولێر چییە و بۆ ئەو مەبەستەش پرسەکە وەکو هەمیشە ڕوبەڕووی لایانی پەیوەندیدار دەکەینەوە. لەگەڵماندا ئەمەی دەیبینن سەر ڕێگای گوێڕە کە دەتوانین بڵێن بەشێکی زۆری پاڵاوگە نایاساییەکان و تەنانەت پاڵاوگە ڕسمیەکانیش لە سەر ڕێگا دەرەکیەکانی هەولێرە واتە ناکەونە ناوەندی هەولێر و یان نزیک شاری هەولێر بەڵکو دەکەونە سەر ناحەکان و قەزاکانی سەرسنوورەکە. لە ئێستادا ئەوکو دەبینن ئەمە یەکێکە لەو پاڵاوگانەی کە لەسەر ڕێگای گوێڕە کە بە شێوەیەکی بەردەوام پاڵاوتنی نەفتی خاو بۆ مشتەقاتەکانی بۆ جۆرەکانی دیکەی ئەنجام دەدرێ و بەهۆی ئەوەی کە ڕێگری دەکەن لەوەی کەناڵەکان لە نزیکەوە وێنەی کارگەکان بگرن و نەفتاکان بگرن پاڵاوکەکان بگرن. لەبەرەوە ئێمە بە ناچاری وەکو تیمی پەیام لە ناو ئۆتۆمبیلەکەەوە دیمەنەکان دەگوازینەوە. ئێمە پێمان خۆش بوو ڕاستەوخۆ لە ڕێگەی چاوی کامێرای بەدواداچوونی کەناڵی پەیامەوە دیمەنەکان بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و بینەرانی بەرنامەی بەدواداچوون بگوازینەوە کە ئەمەش بەڕوونی ئەوە دەردەخا کە بە هیچ شێوەیەک ئەم پاڵاوگانە ناکرێوە بیر بکرێنەوە کە کەسانی دەستڕۆیشتوی لە پشتەوە نییە لەبەرەوەی بەشێکی زۆری ئەم کارگانە لەسەر ڕێگا سەرەکیانە بە شێوەیەکی زۆر زەبەلاح با بڵێین پرۆژەکە و سەرمایەکانیان خستۆتە گەڕ بۆ ئەوەی کە پاڵاوتن بۆ نەوت بکەن و بۆ مشتەقاتەکان و نەفتی خاو بکەن و بەپی ئەو زانیاریانی بەردامی بەدواداچوون دەستی کەوتووە بە مەزەندەی 2 ملیار دۆلار کارگە و پاڵاوگەی گەورە لە سەرتاسەری هەرێمی کوردستان دروستکرا و سەرمایەداران خراوەتە گەڕ کە ئەمەش وەکو دەبینن شەریکەی لانازە لە شاری هەولێر کە بە شێوەیەکی بەرفراوان کاریکەدا دەکرێتەوە بە هیچ شێوەیەکیش ڕێگەدادرێت کە کامێرەکان وێنەی بگرن. ئێمە بە تەواوی بە شێوەیەکی نهێنی لە ڕێی ئۆتۆمبیلەکەمانەوە کە بەرەو گوێتە ڕووی دیمەنەکان دەگوازینەوە کە ئەمەش یەکێکە لەو پاڵاوگانەی کە یاساین بەڵام وەکو لایانی پەیوەندیداریش ئاماژەی پێکردووە تەنانەت بەشێک لە پاڵاوگە یاسایی و تەواوی نایاساییەکانیش هەندێک کات پابەت نابن بە ڕێکارە تەندروستیەکان و یاساییەکان و لەبەرەوەش کە هۆکارێکی سەرەکین بۆ پیسبوونی ژینگە. یەکێکی دیکەیە لە پاڵاوگەکانی شاری هەولێر لەسەر ڕێگای گوێر تەنکەرەکانی سوتەمەنی ڕیزیان بەستووە بۆ چوونە ناو پاڵاوگەکە تا نەفتای خاو بە پاڵاوگەکە بگێن و لە پاشان بەرهەمەکانی سوتەمەنی بخەنە بازاڕ. بە دووری چەند سەد مەترێک دەیان گوند دەبینرێن و بۆ پرسینی تەندروستی و دۆخیان بەهۆی ئەم پاڵاوگانە و دووکەڵ و بۆنیانەوە سەردانی یەکێک لە گوندەکان دەکەین بۆ ئەو مەبەستەش گوندی تەرجان هەڵدەبژێرین. لەگەڵ گەیشتنمان بە گوندەکە چاومان بە ڕیش چەرموویەکی گوندەکە کەوت و نیگەرانی و شەکوای خۆی بۆ بەرنامەی بەدواداچوون هێنا. والله لە مێژە لەوەتی گوندەکە 2004 2006 بەڵێ کە حاجی کەی بۆ نییە شەو والله شەو بڕۆ دەزانین چێ ناعەوێەوە. باروگوزەرانتان چۆنە لەگەڵ مۆزە بە قورعانی باش نییە خۆش نییە لەبەر ئەوەی بە خۆت دەزانی تۆز و خۆرەکەی پیسە خاستە هەندێکیان ئیش ئەەکەن هەر نسیبەتە هەی تەماشایکە دەی تەکسی کوردستان ها دەڕوات ئەجا خۆڵێن داخراوە و چی و کوڕە حەشک درۆیەکە زۆری نا بەخوای مەخۆم دیمە داخراوە و دوایش بەخۆ دەسن دەکەنەوە
خۆیان دەکەنەوە پاڵاو دەکەنەوە بڕ بەخێرچ ئەرێ بخۆ مناڵ و کەستان تووشی نەخۆشی بووە بە قورعان نایەکی گچکەمان هەیە وچی ئەوانەیە ئەوە تازە وا دەڕوات بڵێ ئەو دەبی بیبەنە ڕاپەڕین بە خاخی بێخنە سەر تووشی ڕەبوو بۆ چییە ناوەڵی تا پشی تەنگە بێت تەنگە نەفەسە بێ ئەرێ وڵڵە دەبێت هەتا ئەوەکەی لێ نەدەین پشی نایەتەوە بڕ بە زەحمەتە یعنی ئەم گوندانەی چواردەوری ئەم پاڵاوگانەی تر بوونەتە وەکۆڵە فلیم ئەرێ بخۆی لاجانە ئێرەیە ئەجە پێدا بڕۆی هەروەهایە ئەجە بۆ نمونە دەزانین چی هی باشترسان بە دەرەکە ئەو لا ئەیران هەیە ئەو سیارە لە چێ دەرهات بڵێ لە یەکەم گوند یەکەم مار کە بەولایە بڵێ ئێستا دەڕۆی بە سەکنی بڵێ بڕۆ مارێوان دەرکە و پەنجەرە و شتیان هەموو قیرتاوە بوویتە قیر بڵێ ئەنێ ئێستا بارە نەباری یەک پارچە عادەکە دەبتە ڕقیر ڕەش ئەرێ بخۆی ئێستا ئەو هەیە ئەمە چەندێکە ئەم بۆن و بۆ والله لەوەتی دامەزراوە ئەوەتی دامەزراوە ئەو عارمانە یعنی گوزەرانی خەڵکی تەواو ناخۆش و خراپ هیچ بکە ئەی لەگەڵ کۆمپانیاکە قسەتان نەکردو لەگەڵ والله کەس جێبە کەس نادەن ئەی لایانی پەیوەندیدار حیز نەهاتووە نەوەڵە نەهاتووە و نهاتوش ناوەڵە کەس نهاتووە برێکاکە ئەمە چارێکتان بۆ دەکەین یان ئەرێ بخۆ بۆ قسەکردنی زیاتر لەسەر دۆخی ژینگە و بە تایبەت ڕەگەزی هەوا کە ژینگە زۆر بوادەگرێتەوە ئاو هەوا و فیگەرەکانی تو ڕاگەزەکانی دیکە بەڵام لە بەرنامەدا ئێمە تەنیا چیشک دەخینە سەر هەوا و لە ماوەی ڕابردووی ژاوگو دەزانین لە شاری هەولێر کە بەهۆی جیاجیا و بە هۆکاری جیاجیا کە لەسەر هێمیانەبوونی دەیان پاڵاوگەی هەم یاسایی و هەم نایاساییە کە بوونەتە هۆی پیسکردنی شارەکە و لە هەمانگەدا بوونی ئۆتۆمبیلێکی زۆر و بێشمار و بوونی دەیان کۆمپانیا و کارگی دیکە کە ڕۆژانە کار دەگەن و نەبوونی سانسۆرێکی پێویستەوە نەتوانراوەکە بەرگە هەوا و بە تایبەتی هەوای شاری هەولێر پارێزراو بێت بۆ گفتوگۆی زیاتر هاتوونێتە قزمەت بەڕێز کاک عەبدوڵڕەزاق خەیلانی دەمانەوێت وەکو شارزایکی بواری ژینگە گفتوگۆی لەگەڵدا بکەین و بزانین هۆکارەکانی پیسبوونی هەوای هەولێر بۆچی دەکەڕێتەوە. زۆر سپاس کاک عەبدوڵڕەزاق بۆم دەرفەتە پێمان خۆشە لە نزیکەوە زیاتر لە زانیاریەکانی جەنابەت بەهرەمەند بین وە بزانین هۆکاریەوە بۆ دۆداشتوونانی کە جەنابەت 15 ساڵ خزمەتت هەیە لە بواری لایەنە فەرمیدا و تەنانەت لایەنە ژینگەیەکەشدا پێمان بڵێ ئەو هۆکارانی کە بوونەتە هۆی پیسبوونی هەوای هەولێر چییە؟ چەند هۆکارێک سەرەکی هەیە بۆ پیسبوونی هەوا لە هەرێمی کوردستان بەگشتی و بەتایبەتیش لە هەولێر ژمارەی زۆری پاڵاوگەکانە ئەو پاڵاوگانێکە ناومان لێ ناون نایاسایین لەبەر ئەوەی هیچ ڕەزامەندێکی لایەنە پەیوەنددارەکانی حکوومەتی نییە. ینی ڕەزامەندی وەزارەتی سامانە سروشتەکانی نییە، ڕەزامەندی وەزارەتی ناوخۆ، ڕەزامەندی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو، ڕەزامەندی دەستەی ژینگەیان نییە. لەبەرەوە ئێمە ناومان ناون نایاسایی کە نایاسایش بوون بە هەڕەمەکی دروست بوون، بەبێ پلان دروست بوون، لەسەر زەوی کشت و کاڵی دروست بوون، دەرهاویشتیان هەیە بۆ بەرگە هەوا. ئەوە هۆکارێکی سەرەکی پیسبوونی هەوایە. هۆکاری دووەم زۆربوونی ژمارەی مۆلیدەکانە، مۆلیدەی گەڕەکەکان بۆ بەرهەمێنانی کارەبا. ئەو مۆلیدانە هەم لە گەڕەکەکان هەیە، هەم لە فەرمانکانی حکوومەت هەیە، لە ئوتێلەکان، چێشتخانەکان، باڵەخانەکان هەمووی مۆلیدەی تایبەتی خۆی هەیە. ئەو مۆلیدانە هەم هەندێکیان کوالیتیان باش نییە، هەم کوالیتی سوتەمەنیەکانیان باش نییە کە ئیشی پێکەن، بۆیە دەرهاویشتەی خراپی هەیە. زۆربوونی ژمارەی ئۆتۆمبیلی شۆکارێکی ترە بۆ پیسبوونی بەرگە هەوا، لەبەرەوەی ئەوانش دەرهاویشتیان هەیە. ئۆتۆمبیلیش لەبەر ئەوە زۆرن لەبەرەوەی گواستنەوەی گشتیمان نییە. ینی ئەگەر گواستنەوەی گشتی هەبی هەموو خەڵکێک ناتوانێت پێخۆش نییە یان حەز لێ نییە ئۆتۆمبیلی تایبەتی خۆی بەکاربێنی. بۆی ئۆتۆمبیلی تایبەت ئێستا لە 6 ئۆتۆمبیلە تۆمارکراوەکانی فەرمانکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان لە 6 ئۆتۆمبیلی تایبەتە
ئەگەر گواستنەوەی گشتی هەبی خەڵک بتوانێت بگاتە شوێنی دەوامەکەی بگاتە دائیرەیەک کە ئیشی لێ هەیە بگاتە بازار بگاتە هەر شوێنێکە پێویستی پێێتی سەردانی ئەو شوێنە بکە بە گواستنەوەی گشتی بچی گواستنەوەی گشتی سیستەماتیک کراو نەگواستنەوەی گشتی وەکو ئەو کۆستەرانێکە ئێستا لە بازار لە ناو مێڵەکان هەن هاتچۆکەن بەڵام هەر ناڕێکن یعنی هەم مۆدیلیان کۆنە هەم ناڕێکشن لە گواستنەوە یعنی سیستەماتیک نین ڕێک نەخراون هۆکاریش تریش کارگەکانە بەتابەتی کارگە گەورەکان هەرچەندە ئەوان ڕەزامەندیان هەیە ڕەزامەندی وەزارەتی بازرگانی و پیشسازیان هەیە لە ڕوو پیشسازیەوە هەم ڕەزامەندی ژینگەیشیان هەیە بەڵام هەندێک جار پابەندی ئەو ڕێنمایانە نابن کە لە دەستەی ژینگە و لە فەرماگە ژینگەی پێیان دراوە بۆیە ئەوانیش هۆکارێکن بۆ پیسبوونی بەرگاوە دەرهاویشتیان هەیە فلتەر دانانێن کۆمەڵێک ئیجرعاتی پێویستە بکرێ بەڵام نایکەن لای خۆیانەوە هەم سەرپێچیان هەیە هەم پابەند نەبوون بە ڕێنمایەکانیان هەیە ئەم هۆکارانە هۆکاری سەرەکی بۆ پیسبوونی هەوە جگە لە سووتاندنی تایە هەندێک خەڵک هاوڵاتی فێر بوون تایە ئەسووتێن بۆ ئەوەی تەلەکەی دەربین و بیفرۆشتەوە بە نرخەچکەم بەڵام دوو کەڵێکی زۆرەکەن ئەوانە خراپە سووتانی پاشماوەکان لە شوێنەکان سووتانی پوش و پاوان دارستانەکان ئەوانەلیدا ئەهلیەکان مۆلدە ئالەکان باسم کرد هەموو مۆلدانێکە لە گەڕەکانان یعنی مۆلدەی ئەهلی جا ئەو مۆلیدانێکی هەن شوێنی مۆلی دەکات نزیکەی 2000 بەڵام هەر شوێنێکی مۆلیدا لەوانەیە سێ مۆلیدەی لێبی دوو یان سێ مۆلیدەی لێە ژمارەکە لەو 2500 باسەکری زیاترە بێ لەبەرەوەی هەر شوێنی مۆلیدا ئەوەندەیە ئەو مەلدانش هەندێکیان هەر بزوێنەری ئۆتۆمبیلن هێناویانە کردیانە بۆ مۆلی ینی بە ئەسلی مۆلیدە نین کاتم نین ینی بێدەنگ نین ژاوەژاویشیان هەیە دەرهاویشتەشیان هەیە بۆ بەرگەهەوا کە فلتەر ئەوانە دانانێن ئەوانە شۆکارێکی سەرچین بۆ پیسبوونی بەرگەهەوە لەم بەشی بەرنامەکەدا میوانداری زۆر بەڕێز دکتۆر سامان مامۆڵەسیمان کردووە مامۆسای زانکۆ و شەرزە و چالاکوانی بواری ژینگە دەمانێت لەگەڵ جەنابیانە زیاتر گفتوگۆ بکەین لەسەر بابەتی ژینگەوە بزانین ئەو هۆکارانە چین کە دەبنە هۆی پیسبوونی ژینگە و بەتایبەتی پیسبوونی ژینگە و ئەو هەوای هەولێر زۆر سپاس مامۆستا بۆ قبولکردنی میواندارەکەمەوە هاتینە خزمەت پێمان خۆشە سەرتا باسێکمان لەو بۆ بکەی ژینگە بەچی پیسە بێت دیارە جەنابەت ئاگاداری و بەشێک لە ڕێکخراوە ژینگەیەکانیش لە ماوەکانی ڕابردوو جەختیان لەوە کردەوە کە هەولێر بەهۆی ئەو هەموو پاڵاوگە نایاسایی کە هەیە بەڕاستی کە ڕێپێدراونین هەندێک لە ئامارەکان دەڵێن 168 پاڵێوگەی نایاسایی هەیە کەمتر یا زیاتر ئەوە هۆکارێکی سەرەکیە ژمارەی زۆری ئۆتۆمبیل کە بەڕاستی ینی ژمارەکە لە ڕادەبەدەرە بە تایبەت لە هەولێر و ژمارەیەکی زۆری مۆلیدا کە ئێمە هەمیشە لە چاوەڕوانی ئەوەیان کە ئەو کارەبایی هەمانە بەڕاستی ببێتە 24 سعاتی پاشان ناهۆشیاری ژینگەیش یەکێکە لە هۆکارەکان و ئەتوانم بڵێم لە هەولێر پاشماوەی بەکارهاتوو چ خۆراک بێت چێ بەشێک لە کۆمپانیەکان کە بڵین پاشماوەیان هەیە فڕێ ئەدرێ لە ئەکرێتە ناو ئەو زەویانی کە زەوی کشت و کاڵین یعنی هەموو ئەوانە پێکەوەکو ئەەکەینەوە ئەتوانین بڵین ئێستا ژینگەی هەولێر لە ڕاستیە لە عێراقا لە پێش هەموو پارێزگەکانی دیکەەوە ژینگەیەکی مەترسیداری هەیە ئاو هەوایەکی ناسازی هەیە و بەهادەردانی گەورە هەیە لە ڕووی دروستکردنی پرۆژە لەسەر هەندێک لەو زەویانە کە لە ڕاستیدا دەبێ بکرێنە ڕووبەری سەوزایی و چڕکردنەوەی بیناسازی و کەرتی عقارات و بڵین گەشەپێدانی خانوبەرە لە هەولێر لە هەندێک زۆن کە لە ڕاستیدا دەبێ ئەو لایەنە یا ئەو زۆنە فراوانتر بکرایە ڕووبەری سەوزایی زیاتر بکرایە و ڕێژەی سەوزاییش لە ناو خودی هەولێر لە ناو پارێزگا دیارە بە پێی ستاندەردە جیهانیەکان ئەگەر لە سەدا 15 بۆ 8 دەبێ ئێمە بەراوردیکەین بە شارێکی وەکو دووبەی چونکە زۆر بانگەشەی ئەوە دەکرا کە ئێمە هەولێرەکەینە دووبەی بەڕاستی ئەگەر ئێمە خۆمان بەراورد بکەین بە دووبەی ڕێژەی سەوزایی لە شاری دووبەی لە سەدا 25 بەڵێ کە بیابانێک بووە لەگەڵ ئاوێکی سوێر بەڵام ئێمە دە 15 کیلۆمەترێک ئێمە لەو شاخی سەفینەوە دوورین لە مەسیفی سەلاحەدینەوە دوورین و دەتوانرێ ئەو بەنداوانەی کە ئێستا هەندێک بەنداو دروستکراون بەڕاستی کە جێگای دەستخۆشیە لە ڕێ ئەو بەنداوانەوە ڕووبەری سەوزایی لە هەولێر زیاتر بکرێ و
وەکو ئەڵێ پرۆژەیەکی استراتیژی بۆ هەولێردا بنرێ دەست بخرێتە بینە قاقای خاوەنی ئەو کارگەنە یاساییانە لە ڕاستیە پابند بن بە مەرجە ژینگەیەکان دووکەڵی پیس لە شوێنەکانی بەرهەمێنانی خۆیانەوە بڵاو نەکەنەوە ئەگەر ئەوانە بکرێت دیارە ئێمە ئەتوانین هەنگاوێک بنین بەرەو پێش و ڕوبەری سەوزایش دیارە لە ناو شار زیاتر بکرێ بۆ ئەوەی کە خەڵک بەڕاستی ڕێژی نەخۆشی لە هەولێر زۆر زۆرە ئەگەر ئێوە وەکو ڕۆژنامەنووسێک وەکو کەناڵی پەیام ئەتوانن بەداداچوون بکەن ڕێژەی نەخۆشیەکان لە هەولێر زۆر زیاترە لە هەندێک پارێزگا کە لە ڕووی ژماری دانیشتوانەوە لەوانەیە لە هەولێری زیاتر. بە پێی داتا فەرمیەکان لە هەندێک ناوچە کوالەتی هەوای هەرێمی کوردستان هێڵی سووری تێپەڕاندووە بە چەشنێک عێراق و هەرێمی کوردستان لە ڕیزبەندی شەشەمین وڵاتی جیهان دێن بۆ پیسی هەوا و ژینگەکەی. دوای بڵاوبوونەوەی دیمەنی ئاسمانی شاری هەولێر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هیچ پاساوێک لە بەردەم لایەنە پەیوەندیدارەکان نەما تا ئەوەی نکۆڵی لە ڕووداوەکە بکەن و بە ناچاری حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان 4 بڕیاری دەرکرد. بەپێی بڕیارەکانی حکوومەت هەر پاڵاوگەیەک لە دەرەوەی ڕێنمایی و یاساکان کار بکات ڕوبەڕووی لێپێچینەوەی یاسایی دەبێتەوە. دووەم بڕیار ڕێگە لە هەر پاڵاوگەیەک یان هەر کەس و لایەنێک دەگیرێت کە سوتەمەنی پیسی ئۆتۆمبیل بەرهەم دەێنێت یان بە قاچاغ دەیهێنێت و زیانی تەندروستی هەیە. بڕیاری سێەم دەبێت سنوورێک بۆ سوتانی گازی هاوڵ لە کێڵگە نەوتیەکان دابنرێت. هەروەها دەبێت خاوەنی مۆلیدەکانی کارەبا پابەندی ڕێنمایەکانی حکوومەت بن و فلتەریان بۆ دەنگ و پیسی هەبێت. بڕیاری چوارەم ڕێگری لە بەکارهێنانی ئاوی پیس و ئاوەڕۆکان بکرێت کە بۆ ئاودانی سەوزە و ئاودێری بەکاردێنرێت. ئەم بڕیارانە دڵخۆشی ئەو تۆی بە دوای خۆیدا نەهێنا لەبەرەوەی بڕیارەکان نوێ نین بەڵکو دووبارەن و هیچ کاتیش وەک خۆی جێبەجێ نەکراوە. دوای ئەوەی هاتینە گوندی تەرجان کاک حەجیقمان بینی لە نزیکەوەکو بین قسەمان لەگەڵاکردن پیان وتین کە ماڵێکی دیکە هەیە کە ئەویش خودی ئەتیەخانە بەهۆی ئەم کەشوهەوا و ئەم پیسبوونی هەوای گوندەوە کە یەکێکە لە گوندەکان و دەیان گوندی هاوشێوەش بەداخەوە بەهۆی بوونی ئەو پاڵاوگە یاساییانەوە بوونی تەنان پاڵاوگە یاساییەکان لە نزیک گوندەکانەوە دۆخی تەندروستیان تێکچوو لە ئێستادا ئەتیەخان بەردەوام پێویستی بەم جیهازەیە بۆ ئەوەی کە بتوانێت ژیانی ڕۆژانەی ئیدامە و بەردەوامی پێ بداوەکو خۆی دەڵێ ئەم جیهازەم ئامێرە بۆتە هۆی ژیانی ئەو لەبەر ئەوەی بۆتە ڕێگایەک بۆ ئەوەی کە بە ئاسانی هەناسە بدات و ڕۆژانە پێویستەکات چەندین جاوەشەوانی چەندین جار بە ناچاری خەبەری دەبێتەوە بە خۆی تەنگە نەفەسیە و لە ڕێگەی ئەو ئامێرەیەوە دەتوانێت بە هەناسی دەستکرد هەناسە بدات وەکو خۆی دەڵێ بەهۆی بێکارەباییە وەکو ئێستا دەبینن کارەبانیە لە ڕێگەی تاقی شەپسیەوە لە ڕێگەی ئامێری دیکەوە کارەبای کاتی یاخود ئەهلی بۆ خۆیان دابین دەکەن لەبەرەوەی ئەوان پێویستە لە هەموو کاتێکدا کارەبایان هەبێ تا ئەم جیهازانە کار پێ بکەن و هەناسی دەستکرد بۆ خۆیان پەیدا بکەن بەڵام بەداخەوە بەهۆی بێکارەباییەوە ئەم گرفتە زۆر زیاتر نەخۆشەکەی لەسەر ئەوان قورستر کردووە وەکو هاوسری بە ڕێزی شاکە حاجی باسی کرد کە مانگانە 200,000 دینار پێویستەکە بدا بە دەرمان بۆ ئەوەی کە چارەسەری کاتی بۆ هاوسەرەکەی بکات. ئەتیەخان خی گەورە شیفا ئیشەڵا ئەگەر ئامێرەکە بە شێوەیەکی کاتی لابێ بۆی باشتی گوێمان لە سەوتە بێت باسێک لە دۆخی خۆت بکە ڕۆژانە بێت چەند جار ئەمە بەکاربێنیت والله ڕۆژانە ئەگەر زۆر تەنگانە پەزمون 4 5 بۆ ماوەی چەندێک ماوەی 2 سعات جارێک 2 سعات جارێک ماوەی سعات و نیوەک جارێک بەس بتونێمەوە ئەوشێ ئەمن دەبێت بێمەوە دانم سەدەوە بچیتە حوشە بێت دووبارە بێتەوە بسمە ئەوشە بێمەوە لە کەیەوە واولیاتوە واللهی لە مێژە لە مێژە ئەرێوەلە پەیوەندی بەم کارگە و پیسی هەواوە هەیە ئەلعان ئەلعان ئەرێوە لە هێواران چە و دووکەرە دەکەنەوە یان ئەو بۆنە دەکەنەوە دەوێت خۆتون دەگرم دەرم دەرکەی مەکەنەوە چاوەکە غارە دەم جیازدانە سەدەوە هەتا بۆنەکە دەرکەکەی پێوە دەم بۆنەکە بڕێکەکەم دەبی ئەو جەبڕێک تەنگە نەفەسەکەم چێتری یعنی جەنابەت کارەبات نەبوو کارەبان نەبیتن ئەو تاکە شەمسەرا دیتیتر بەوە ئەبەوەی دانە یعنی پێویستەکە جەناب و بەردەوام کارەباو هەبێ ئەرێ وەلاگەر هەبیتن مەمنون بەس نیشە
نییە ئەی شەوان چەند جا خەبەر دەبێت یان خەبەری نابێتەوە بەری وەلا دەرێ دەستم لە هاوچی دەنێ لەسە بالیفە دوو بالیفاندا دەنێ ئەو دەرە پەڕم غارە دەمە جیازەکەی وچی دامە سەدەم بڕێک ئەو هەنتر دەبم ئەرێ وەلا خەڵکی تر هەیە لە گوندەکە هاوشێوەی جەناب و توش بوو بێ نەخۆش بێ ناسن نازانم دوو مانگە نەچیمە دەرچە ئەو سێس دوو مانگە نەچیتە بەردەم دەرگای حەوش بەر دەرچە ئەو سێس هەر لەبەر ئەم دۆخە ئەو دۆخە دەرم بچم پسیم تەنگ بی پێم ناکرێت بگەمەوە جیازەکەی لۆخم لە زۆری خۆدا دەنووسم بەس دەست نوێژە دەستۆم و دێمەوە زۆر ئەوەندە ئەها کەواتە باشە با زیاتر دەنگی کە حاجی ببیسن ئەگەر دەرفەتە بێ ئێمە نێوانتان ئافوو ببوورە ئێمە نێوانتان ببوورە بۆی کە حاجی زیاتر دەست خۆدان شفاوە دەست خۆش بێ ببوورە با جیازەکە بینە تۆزی ئەملاتریش یاخوا دەستان خۆش بێ پێم خۆشە کە حاجیش قسەمان بۆ بکە کە حاجی دوو کەس وت نەخۆشی گوچی لێ هەبووە وڵی دوو کەسەوە توارە گوندی جیرانن هێک چوینە خەستخانە یەک کلیان دەری ناینە درێنگرێت لەسەر کلێ هاتیە و کلیان دەرینا لە خەستخانەینە هەر بەهۆی ئەم پیسبوونی سێ کەسیش سێژنیش ئەلێرە ئەوەندی ئەم بزانم سەرەتانی گرتیە سێژن وە من عملیات کرا تووشی نەخۆشی قرس بووە بەداخەوەی سنگ ئەلێرە هات بگرێەوە تا عملیاتم کردی ئەوە تا ها ئەوە تا ئەلێرە شمادریوێ بژیتەوە هاوتا جەنابیشت خۆت نەشتەرگیریت کردو هەر بەهۆی ئەم پیسبوونی بەخوای بەهۆی کوڕەکەشم گوتەوە ئەلان ئەوش ئاگام لێ دەرێ با بەڵامیش ئێرم قولێرەشی لاتیان تازا تێرە گرێ چە خراپتەوە نەسەری هەیە بنیشی ڕقە ئەوەیە ئێوانە ئەو دەکتێ پێوە دەین قەپاتەکەی ئەوانە ئەو قەپاتێن خوات زانین شەوێ لە خەوێ هەرستینەوە لە بۆ لەمانوابی نەفتە لە ژۆری نەمابی نەفتە نازان بەچێ دادێ ئەو بۆنە بەچێ دادێ نازان ئەری خوا دەزانی لەمانوابی نەفتە بەخوای مانگانە بەخوای مانگانە هەموو مانجێ دەبی 200,000 لۆ بە دەرمان و بە ئەوەی دە ئەگە بەخۆش بت بیبم ئەوە زیاترە و ئەگە بەخۆ بیبم ئەگەر هەر لە ماڵەوە بێ 200,000 ئەگە بشێ بۆ لای سەلای دکتۆری والله هەموو مانجێ دەبی بای ملیۆنشی لێ سەر بکەم ئەگە بیبەمە دکتۆری ئەو زمانێ ئەلعان ها هەری بەخوای دەی بچم ئەوەی بکاتم ستۆنەری بکات تەختی تێ درم بکە ئەوە دریشم زایفە زەختی سم گرتیە پیان وتوی هۆکارەکەی چییە ئەم کەشوو هەوایە وەیان گۆ گوتێ تو لە مێژی گوتمەریۆ لە بناوەکە گوتیادی بەو کەسو هەوایە گوتم خراتر بوویمە زەختم پێ گرتیا نەخۆشیە دریم بەو کەسو هەوایە گرتیا ئیلە ڕەبۆیەکەم لێ بوو پێشتر پوری ئێوە وەکو خۆتان کە لە ماوەی ڕابردوودا نەخۆشیتان هەبووە یان هۆکارەکەی زیاتر ئەمە بووە وەلاهی لە ماوەی ڕابردوون ئەو ڕەبۆیم هەبووە وها نەبووم هەبم دەخوارد ئەلعانەتنە خراپتر دەبم دەڕۆم خڕ و هۆڕێستینگمە تاوکە پێشان لە خۆتە دەرچی عەوشەی دەچوەڵان پێ ناکرێتە دەرچی عەوشەش پێشتری توانیم بچێتە بەردەم دەرگای حەوشەی سەر ناتوانێت تاوێ دەچوو ئەلان ئەوە ناچێتە چین دەزمێژ دەشوێتەوە بەغاردی 23 جیهازی ئەو جیهازی دانێ ئەو جەنوێژێ بکە یعنی نابێت لە ماڵەکە بچێتە نانە نابی نابخوا ئەلعان ئەو سار نابی هیچ لەماری بستە دەری هەر نابی لە عەوشەوە لە عەوشە نارێ مەتا دەچی و دێتەوە عیب نەبی ئەنگۆش چی کوڕێوی ئادەسخانە لێرەیە دەمگوت دەبی ئادەسخانێ بە نێزیک بێخینەوە ناگاتێتە دێتەوە دەبی قاردا بستە سە جیهازی دانێ ئەو جە بچی نوێژێ بکە ئەو خۆی گەورە شیفای بە ئیشەڵا تەنانەت تەنگە نەفەسیش و باش نییە تەنگە نەفەسی ئەنگە نەفەس ڕەبۆیە ئەتی ئەو زەختە کەسم لەگە هەرستی درە کەسم زعیفە ئەو مانگە پترە ڕاست ئەها کودرم بگرن ئەها بلارزنێ نەفام لێهاتم ئێستا یعنی حاڵەتە باشەکەی جەنابتە ئێستا هیچم باش نییە هەمووی لە بە ئازارم بەتەمە ئەخوای ڕێنی هەستی نانی تەستەکرد نانی پشیارە بین بەخوا تەستۆکرد کرد نانی وەرە لە خی داشە بزانن لە خێ چینجی کودێ بەس چ بکەین یعنی ئەو جیازە بوویتە ئەوەی من سریچێ من لوت ئیسعات تێ قەلبم و ئیسراعات دەکەم چەند دەقە ئەبێ پێوەی بێت چەند دەقە بێ و جیازە لە جاروێت 10 دقەیە جاروێت چارێکەکە ئەگەر زۆر پسیم تەنگ دەبی ڕەتکەم لە 10 دقەی ئەگەر نا پشتێکەم نایەتەوە یعنی شەوان خەبەر دەبێتەوە لە نایلی بنم نا
ناوەلا تا نێزیک دەفتەیەک ئەم دوو جاردایمە سدەوە حتى یەک هەنانووی ناوێری ئەو ئەلەو بینی ئەگە بنووی ئەوش دەبیت دوو جا سێ جا هەستەوە تا ئەتەس بینی ستۆ سە جیازی جۆ جیازەکە لێرەیە دەمگو دەبی لێ بینە ئێرانە پشت سەری دیوەخانەیە ئەڵانوا لێرە هەیە ئەوەندەش بە دوورکەتە لێ هەکە ئەوەندە چار شاقاوە ناوە چار شاقاویش نابی و لێ بە دوور دەمگو دەبینە لە پشت سەری دانیم لێرەوە یعنی هەمووی بەهۆی ئەم پاڵاوگە و وەلا ئەلعان بە هۆی وانە ئەدی هەندەوهانە بووم ئەمنوەتی لەگە و دووکەر و پیسیای خراتر بوویمە ڕۆین دەفرین بارەکەین و ئەوەی ساغە نما لێرە وەڵا ئەوەی ساغە نما هەمووی نما وا مرد هەمووی تووشی تەرەتان بوو هەموو تووشی یعنی واتان لێ تۆ چۆڵی کرد هەر ئەری خوازانی ئەلان پێم بکرێ بەس ئەو هەبوونەم نییە ئەگەنە ئەلان چۆ دەکەم بەس ئەو هەبوونەم نییە تازە من پازە سانە ئاوارە بوو مەتاتمەوە ئێرە بێنەوە جێ و ڕێ خۆ جێ مامزوو قەتەیان بوو ئێرە خوا دەزانی جێ مامزوو قەتەیان بوو ئەو بنزورگە ئەلان جێ و مەعمەلانە دا ئەلانەشینەوە مالی هاتیە جێ و باب و باپیرادا ئەلان بەخوای هەم بینێرە نامینێ نابەخوای بەس چ بکەم نازم بەرێ خۆچیەوە بدەم ناسوڕێ ئەگەر نا چ دەمەشی درما خۆش نییە دەقەچی بەبێن خۆش نینە دەقەچی خوا دەزانێ بێهیوا بووی لەوەی ئەو پاڵاوگانە چاک بێت ناوەڵی چاک نابی ناوەڵە بێوانیم چاکنەوە نییە درۆیەکەن دێن دوو ڕۆژان بڕەشی بەلاوە کەون ئەوی خۆیان نەبی ئەوی بە پارە نەبی ئەوە بی لە پەنایبی ئەوی ئەوە دەکەن و ئەوی دیش ئەوەتەوا دەستوتێ و چیەوەی دەستێەوە ئەوەتە لە پێش تاوت ئەوزە شوێ وەرە هەران ڕۆژێ باشترە بڕک مساعدە دەکەن ڕۆژێ بەس شوێ وەرە هەر کەس بە کەس جەهەندەمە ئەرێ بەخوای بەس چ بکەین نازم چ بکەین چی بچین یەک نییە چارەکمان لۆ بکاتن عیلاجەکمان لێ بکە یان بە یەک زاری عیبادەمان بکە بەشکەم لە کۆر ئەمەش چ دەمەشی جەمەشی بە خۆشی ناخۆین بەخوای لەبەر خۆشی لەبەر دەرداری لەبەر بڕۆ ترم بێت بینە کاکە دکتۆرە ئەوجە دکتۆریش ئامانە تێخوای بن ئەلعان لاەن مابی ئەمە پارەی بە خۆ دروست دەکەی هەر بگەین تێ بەدەستیان ئەو ڕۆژنەوەی شعای چوومە دەرە 300,000 بینە جۆرە شعات دەگرم دەیالا وەرە 300 برایەکم بردیە ڕۆژێ ئۆتوا لێرەیە بردیتم علا سار دەمارەشی مابوو لێرە لێ بکاتەوە دەمار دکتۆر ناسیاری شالعان ئەوە چەند داری وی کردیا علا سار کانونیشی لێدا ئەری گوتمان کاکە با عیلاجێ پارەکەی بکەین دانێ پارەکە چەندە دەرێ وڵی لە بۆنگۆ بە 35 وەرەقەی ئیکورا حی خوا نازم 35 وەرەقا ئەم من لە چێ بینم وە لە ڕازرکمان لەبەر کردوهاتی دکتۆر سامان لە ڕابردوودا لایەنە پەیوەندیدارەکان باسییان لەوە دەکرد کە تەنیا پاڵاوگەنە یاساییەکانی بەڵکو یاساییەکانی کێشیانە و گرفتیانە ئەویشە بنەهۆی پیسبوونی ژینکە ئەویش ڕێکارەکان وەکو پێویستنی بەڵێ دیارە ئەگەر سێ پاڵێوگەی یاسایی هەبێ لەگەڵ هەندێ بەچکە پاڵێوگەی تر کە لە پەنای ئەو یاسایانەوە ئیشەکەن ئێمە شتێکمانەیە پێی دەوترێ فیلتەری پاراستنی ژینگە کە ڕێژەیەکی زۆر گازی دوانۆکسیدی کاربۆن کۆمپانیەکانی نەوتیش بەڕاستی ئەگەر لە بیریان نەکەین بەشێک لەو کێڵگانەی کە نەوتیان لێ دەردەهێنرێ یا ئیش دەکرێت لە بواری دۆزینەوەی نەوت دەرهێنانی نەوت بەرهەمێنانی نەوت ئەوانیش لە ڕاستیدا گازی S2S هەیە گازێکە تایبەتە بە بڵین لەو شوێنانی کە نەوت بەرهەمهێنرێ ئیش لەسەر نەوتەکرێ گازێکی مەترسیداری زۆر بڵین مەترسیەکی گەورەی هەیە بۆ سەر تەندروستی ئینسان کە مەترسیەکەی لە ماوەیەکی کاتی خێرا هەستی پێ ناکرێ بۆیە S2S ئەوانەی کە شارەزان لە بواری دەرهێنانی نەوت یا لە بواری ژینگەی ئیشیان کردووە ئەوەش مەترسیەکی دیکەیەکە کۆمپانیەکانی نەوت لە ڕاستیدا بوونەتە بڵین مڵۆزمێک بەسەر تەوقیشانی ئەم میلەتەوە لە جیاتی ئەوەی کارەبای ئەو ناوچانی کە کۆمپانیەکانی تا بەهێزتر بکرێ ڕوبەری سەوزایی باشتر بکرێ یاخود بۆڕی ڕاکێشانی ئاو بۆ ئەو ناوچانی کە کێشەی کەم ئاویان هەیە بیکەن بەڵام پاڵێوکەکەن خۆیان فیلتەرەکانیان بە پێی ستانداردی نێودەوڵەتی نییە و کۆمپانیەکانی تەکنۆلۆژیا و کۆمپانیەکانی مۆبایل کە ئێمە لە زۆربەی ناوچەکان و لە زۆربەی شار و قەزا و ناحیەکان لەسەر جادە ڕئیسیەکان تاوەری پەخشکردنەوەی شەبەکەی خۆیان هەیە بەڕاستی کۆمپانیەکانی مۆبایلیش ئەوانن سەرچاوەیەکن بۆ بڵاوبوونەوەی تیشکی زیان بەخشکە
بە هەمان شێوە هەم ژینگە پیس دەکا هەم زیانیان هەیە بۆ تەندروستی ئینسان. دکتۆر سامان لە هەرێمی کوردستان 2 ملیۆن ئۆتۆمبیل و ماتۆر لە سەرشەقامەکان هەن و نزیکەی 6,000 مۆلیدەی ئەهلی کارەکەن ڕۆژانە لە هەرێمی کوردستان 2500 لە شاری هەولێرە. ئەمەش یەکەم بەهۆی ئەوەی کە هێڵە گشتیەکان کارانی لە بەرەوەی خەڵک ناچارە ئۆتۆمبیلی خۆی بەکاربێنێ. دووەمیش لەبەرەوەی کارەبای نیشتیمانی کەمە ناچاری مۆلیدەکان زیاتر پەرە پێبین. ئەمە دوو هۆکاری دیکەنین بۆ پیسبوونی ژینگە. بێگومان وەک پێشتریش وتم ژمارەی ئۆتۆمبیل لە کوردستان زۆر زیادە لەو ستاندەردە جیهانیانەی کە هەیە بە تایبەت لە هەولێر کە ئەگەر هەڵە نەبم 800,000 بەس تەکسی هەیە. ئەو هەموو سیارەیە یعنی کە ڕۆژانە بەشێکیان ئێستا بوونەتە گازیش سیارەی گازیش ساڵانە ئەگەر بڵێم ڕێژەکەی لە کوردستان زیادەکە بەڵام لە ڕووی بەکارێنانەوە بەشێکی دیاریکراو لە هاوڵاتیانی ئێمەکە بەڕاستی خاوەنی ترومبێلن پەنایان بردەوە بۆ بەکارێنانی گازی سروشتی کە ئەوە ئەتوانم بڵێم تەندروسترەوە زیانی کەمترە بەڵام ئەو ژمارە زۆرەی سیارە و ئەو هەموو مۆلیدەیە کە هەیە لە پاڵ هەموو 200 ماڵێکە مۆلیدەیەک بە دەنگێکی ناخۆش بە بڵاوکردنەوەی گازی دوانۆکسیدی کاربۆن بەڕاستی ئەتوانم بڵێم هەولێر یەکێک لە پیسکەرەکانی هەوا ئەو هەموو مۆلیدە زۆرەیە پاشان دوای ئەوە ڕێژەی سیارە دێ و لێرە بەشێک لە کۆمپانیەکان و دوکانە بازرگانیەکانیش مۆلیدەی تایبەتی خۆیان هەیە ئەوانە دیارە سەرژمێری نەکراون تا ئێستا ئێمە ئامارێکمان لە بەردەستدانێ بزانین چەندێک لە دوکانەکان یا کۆمپانیا بازرگانەکان یان نوێنەرایەتی کۆمپانیا گەورەکانی جیهان کە لە هەولێر ئیشەکەن مۆلیدەی تایبەتی خۆیان هەیە ئەو ئامارێک لە بەردەست نییە بەڕاستی بە تایبەت شەوان لە هاوینان لە سەعات دەی شەو بەدواوە ئەوەی هەستی پێ دەکرێت هەتاوەکو بڵین بەرەبەیان یا تا دوای نوێژی بەیانی بە ئاشکرا بۆنێکی زۆر ناخۆش دێ یعنی دەڵی غازێکە کراوەتەوە بەردراوەتەوە زۆربەی گەڕەکەەکانی هەولێر بە بەردەوامی هەست بەوە ئەکەن بۆیە خۆشحاڵانە یعنی هەم ڕاگەیەندەکان هەم ڕێکخراوەکانی ژینگە لەو 3-4 مانگی ڕابردوو وەکو هەڵمەتێک بە بەردەوامی و ئێستاش بە سوپاشەوە بەسێکی زۆر لە کەناڵەکانی ڕاگەاندن ئێستا هاتوونەتە سەرخەت باس لە مەترسیانە ئەکەن بۆ ئەوەی کە ئێمە هەر هیچ نەبێ بتوانین ڕێ لێ بگرین یا کەمێک کەمیکەینە. وەکو شارەزایەکی بۆ ژینگە بۆ دەستەی پاراستنی ژینگە بێت چی بکەن ئەوان بەرپرسیارەتیان چیە لەم دۆخە وەکو شارەزایەکە بێ ئەوان ئێستا لەسەر مەسەلەی داخستنی پاڵاوگەکان پێشتریش ئێمە زۆرمان قسە کردووە هەم لە دەستەی ژینگەش قسەمان کردووە کە پێویستە بڕیارێکی یەکلاکەرەوە بدرێ ئێستا ئەو بڕیارە دراوە لایەنە جێبەجێکارەکان بە تایبەتی ئەو لیژنانەی کە لە پارێزگای هەولێر لە قایمقامێت و فەرمانگە ژینگە و لایەنەکانی تری ئەمنی پێکێنراوە خەریکی داخستنی ئەو پاڵاوگانن بەڵام ئەو پاڵاوگانە پێویستە هەمویان دابخرێن ئەوەی ئێستا داخراوە نزیکەی 57 پاڵاوگەیە بەڵام پێویستە بە یەکجاریان بەکاتی ئەو پاڵاوگانە ئەبێ دابخرێن تا ئەو کاتەی ئەتوانن خۆیان بگونجێنن لەگەڵ ڕێنمایەکانی بەڵام نایاسایی لەکوێوە خۆیان بگونجێنن ئەخر خۆ ئەبێتە یاسایی خۆگونجاندن لەگەڵ ڕێنمایەکان ئەبێ یەکەم جار ڕەزامەندی وەرگری بۆ هەمویان نانەخراون بە یەکجار هەموو نایاسایی تیمەکان فریان ناکەون هەموو بە یەکجاری داخن هەر ئەبێ بە قۆناغ بە قۆناغ بێ یعنی خۆ ڕۆژێکە چن سیان چواردا ئەخەن یعنی هەر ئاوایە خەڵکەکەش خۆیان نایکوژێن و دای ناخەن هەتا تیمەکان نەچن لە قۆناغی یەکەم تەسفیە دوو پێڵێن ئەوەی شوێنێک بوو لە ناو پاڵاوگەکان یعنی پاڵاوگەیەکی بچووک لە ناو پاڵاوگەیەکی تر خۆی پاڵاوگەکە نایاساییە شوێنی تەسفیە دووشی دانابوو وەکو چۆن جەنابەت دوکانێکت هەبی بەردەمەکەشی لەسەر شۆستە بەکرێ بدەی یان مێزێک دابنێ و کەسێکی تر لەسەری دابنێ بۆ ئەوەی ئیستیغلالی ئەوێش بکەی ئەوانە شوابن خۆی پاڵاوگەکەیان نایاسایی بوو لە تەنیشتە خۆشیان هەر لەوێ تەسفیە دویان دانابوو کە تەسفیەکردنی هەندێک لە موادە سوتەمەنیەکان بۆ وەکو گازۆیل و ئەوانە تەسفیەتری بکەن و هەندێک خاچیان بەکاردێنن لەگەڵ تیزا بۆ ئەوەی بیکەن بە نەفتا یان بابەتێکی تر کە ئەوە کاریگەری زۆری هەبوو لەسەر
هەم لەسەر پیسبوونی هەوا هەم لەسەر پیسبوونی خاچیش. مامۆسا وەکۆڵێ ماڵ لە خۆیانە بوو میوانی شیادە سەرواتە ئەو پاڵاوگەی خۆ نایاساییە کەچی بەشێک لە زەویەکەیان بەشێک لە اینەکەی ئیجازداوە بەکرداوە بۆ هەرخۆی بەوەدو باشە ئەمە بە جۆرە ژۆرەکان بوونی قەنەعەتی نەکردو باش ڕاستە ئەمە جۆرێک لەوە نییە کە بێمنەتی بێ بەرامبەر یاسا و حکوومەت و ئەوە یانی تو ئەم کەسانە چۆن ئاوا دەستیان وڵایە بۆ میشانە ئێوە بە دووادا چوتان کردووە وەکو ئێمە یان لە دەستی ژینگەش پێشتر تیمەکانی ئێمە سەردانی ئەو شوێنانیان کردبوو حتمما ڕەزامەندیان نەبووە ئێمە دەشمازان ڕەزامەندیان نیە بەڵام ئەوە پێویستی بە بڕیارێکی یەکلاکەرەوە هەبوو بۆ داخستنیان بەڕاستی لەمانی حوت و هەشتیشە بڕیار درا لەمانجی هەش بڕیار درا و هەندێکی داخران بەڵام دواتریش کرانەوە بەڵام ئێستا هەندێکیان هەر خۆیان دایەخەن لەبەرەوەی هەندێک جار سوتەمەنیان دەست ناکەوی یعنی ئەگەر دەستیان کەوی کەن ئەگەر دەستیان کەوی لەوانەیە بیکەنەوە بەڵام ئێستا ڕێگریەکە و نەجددی نییە نە پێشتر وا بووە بەڵام ئێستا ڕێگە بڕیارەکە جددیە بەوەی کە پێویستە هەموو پاڵاوگەکان دابخرێن تا ئەو کاتەی ئەتوانێن خۆیان بگونجێنن لەگەڵ ڕێنمایەکان ئەو ڕێنمای ژمارەیەکی ساڵی 2020 کە لە وەزارەتی سامانە سروشتیەکان دەرچوە بەڵام ڕێنمای ژینگەشی لە ناوە هەموو ئەو ینی ئەگەر هەر پاڵاوگەیەک ئەو ڕەزامەندی وەرگرت و خۆی گونجان لەگەڵ ئەو ڕێنمایە کەمترین پیسبوونی ئەبێ دەکرێت کۆنتترۆل بکرێ بەڵام هەر مەسەلا کارگەکان یعنی پاڵاوگەکان نییە کارگەکانیش دەرهاویشتیان هەیە ئەبێ پابندی ڕێنمایەکان بن یعنی مەبەستم ئەوەیە پاڵاوگەی یاساییەکانیش کە دوانسیانێکن ئەوانە ڕەزامەندیشیان هەیە بەڵام خۆ کە ڕەزامەندی هەبوو تیمەکانی دەستی ژینگە فەرماگەی ژینگە پارێزگەکان چاوپۆشیان لێ ناکەن ئەبێ پابند بن بە ڕێنمایەکان. لە ڕۆژی 4 مانگی 8 2024 پارێزگاری هەولێر لەژێر فشاری پیسبوونی ژینگەی هەولێردا بڕیاری داخستنی 138 پاڵاوگەی نایاسایی ڕاگەیاند و وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمیشی بەوە تۆمەتبار کرد کە گرێبەستیان هەیە لەگەڵ ئەو کۆمپانیا نایاسایانە و کەرەستەی نەوتی ڕەشیان بۆ دابین دەکەن. 138 پاڵاوگەی نایاسایی لە سنووری پارێزگای هەولێر بوونیان هەیە و تا ئێستا مەرجە یاسایی و ژینگەیەکانیان تێدا نییە. بەپێی زانیاریەکانی پەیام پیسبوونی هەوای شاری هەولێر لە 150 هۆکارەکەی بۆ پاڵاوگە نایاساییەکان دەگەڕێتەوە. ئەوەی دەمێنێتەوە بۆ کارگە یاساییەکان و کارکردنی مۆلیدە ئەهلیەکان بە شێوەیەک لە هەرێمی کوردستان 7000 مۆلیدەی ئەهلی هەیە و 2500 لە شاری هەولێرن. بە پێی ئامارێکی وەزارەتی پیشەسازی و بازرگانی هەرێم 3990 کارگەی بچووک و مامناوەند لە هەرێم تۆمار کراون و 2350یان لە کاردان. لەو ژمارەیە 1200یان دەکەونە سنووری پارێزگای هەولێر. شەوانە هەز بە بۆنی ناخۆشەکەی؟ ئەیکەی؟ هیچی ئەو بۆنە؟ غازە؟ بۆنی غازەکەی؟ ئەی تۆ بۆنەکەیت؟ نە. بۆنی ناکەیت؟ نە. کەستانە ماڵەوە نەخۆش نییە؟ بەعەبدوڵڵا. بۆچی نەخۆش؟ نەخۆشی چییە؟ ئەوەدەی پشتەنگە پێ. تەنگە نەفەسە؟ هەناسەی باش بۆ نادرێ؟ ئەی شتە کاتە لوتی؟ سەرشان چییە لەسەر قسەی پارێزگاری هەولێر کە لە شوی سەری ساڵا لێدوانێکی تایبەتی بۆ کەناڵی پێیانداوە دەڵێ ئێمە سزای ئەو پاڵاوگە نایاساییانە دەنگەر پابندنەوە باشە پاڵاوگەیەکی نایاسایی کە نایاسایی بێت پابندی چی بێت تۆ ئەبێ ڕاستەوە خۆ دایبخێت ئەمە قاڵیە قاڵی دوش ئەو پاڵاوگانی کە یاساییشن یەکەم جار لە 500,000 بۆ 10 ملیۆن دینارە بێ غەرامە بکرێن قۆناغی دووەمدا بخرێت پێتوانی ئەو داخستنانە زۆر لاوەکی بەڵێ لە ڕاستیدا ئەوەی کراوە کە لە ساڵی 2005ەوە ئێمە ئاماری وردمان لە بەردەستەوە کوڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە حکوومەتی هەرێم و وەزارەتی سامانە سروشتیەکان ناو بە ناو یا 4-5 ساڵ جارێک هەندێک ڕێنمایی بڵاوەکەنەوە یا هەندێک هەڕەشە دەکەن نازانم هەر ناوێکی لێ بنین بەڵام لە ڕاستیدا وەکو هەنگاوی فعلی بۆ ڕێگرتن لەو مەترسیانە حتاکو ئەمڕۆ هەنگاوی فعلی نەنراوە یەک شت کراوە بەڕاستی کە لە ڕاستی ئەمایی گاڵتەجاڕیە هەندێک لەو فەقیر و هەژارانی کە سەوزە بەرەمەیەنن بە ئاوی
پیس پەلەماری ئەو فەقیرانە دراوە بەڵام ئەو هەموو پاڵێوگەنا یاساییە هەیە کە کەسانی دەستڕۆیشتویان لە پشتە پاڵێوگەی نایاسایی خۆی من و جەنابەت نییە هی خەڵکێکی فەقیر و هەژار نییە ئەوە بەرهەمی هەیە لەکوێ ئەم بەرهەمە بەرهەم دێ ئەم نەوتەی لەکوێ بۆ ئەهێنن پاڵێورێ دیارە بە تاڵانبردنی نەوتە پێش هەموو شتێک پاشان ئەم پاڵێوگانە یا هەر یەکێک لەو لایەنانی کە بوونەتە پیسکەری ژینگە بەرپرسێک بەڕاستی دیفاعیان لێکە چایتر ئەم بەرپرسە لە ئاستی باڵایە لە خوارەوەیە یا لۆبیەک دروست کراوە لە ڕاستیە ئەمڕۆ ئەو لۆبیەی کە خەریکی تاڵانکردنە خەریکی دادۆشینی داهاتەکانی وڵاتە خەریکی پیسکردنی ژینگەیە بوونەتە لۆبیەک لە ناو حکوومەت هەن ئەتوانم بڵێم لە ئاستی وەزارەتەکان ئیشەکەن لە ئاستی بەڕێوەبەراتیە گشتیەکان ئیشەکەن و شۆڕ بوونەتەوە بۆ نێو دام و دەستگاکانی خواردنیش هەنگاوی جددی تاوەکو ئێستا نەدرا ئێمە دەستخۆشی لەو ڕاگەیەندە تازەی حکوومەتی هەرێمەکەین بەڵام لە یەکەم ڕۆژەوە ڕامانگەیانوە من خۆشم کە بابەتم بڵاو کردو لە تۆڕە کۆمەڵاتەکانی خۆم پێویستی بە چاودێری و بە دوواداچوونەوە پێویستی بەکردارە بەسم یەکەم جاریش نییە چەند جارێت بڕیان دەکردومان ئەم جارە با چاوەڕێ بین وەکو ئەڵێ بزانین هیچ ئەبینین بەڵام لە ڕاستیدا پاڵێوگەکان پێویستیان بەوەیە وەکو ئەڵێ مستێکی پۆڵاینیان لێ بدرێ لەلایەن حکوومەتی هەرێم خۆیەوە و جەنابی سەرۆکی حکوومەت بەتایبەت کابینەی داهاتوو کە ئەگەر تەشکیل بکرێ ئەرکی سەرەکی ئەوە بێ کە ئەم مەترسیانە لەسەر ژیانی هاوڵاتیان دوور بخاتەوە مانگی تەموز و مانگی ئاب بڕیاری دەرکرا کە سەرجەم پاڵاوگەنە یاساییەکان تا بخرێت کە خۆیان لە سەوسی و ئەوەیە بەڵام بەپی زانینەکان ژمارەکە لەوە زیاترە بەڵام هیچیش نەخرا ئەمە دوانە متمانی خەڵک بۆ بڕیارانە لاواز بێت بێگومان چونکە ئەو بڕیارە لە ساڵی 2005ەوە چەند جاری دیکە بڵاوکرانەوە چەند جاری دیکە کۆبنەوەیان لەسەر کرا وەزاری سامانە سروشتیەکان یەک کێشەی سەرەکی هەیە کە ئێمە هەستمان پێکردوە ڕێکخراوەکانی ژینگە دەستەی ژینگە پەراوێز ئەخرێ یا ئەگەر بانگیش بکرێتە کۆبوونەوەیە ئەگەر پرسە گورگانەیەکیشی پێ بکرێ ڕێنماییەکانی داواکاریەکانی جێبەجێ ناکرێ باشە مەرجە ژینگەیەکان تەنانەت لە دروستکردنی بیناشا لە هەولێر نین ئێمە ئێستا لە یەکێکی لە پرۆژەکانی نیشتەجێبوون ئەو بەرنامەیە تۆمارەکەین و جەنابتان بە چاوی خۆتان بینی وتانە ئەتوانم بڵێم ڕێژەی سەوزایی لە سەدایەکە 2100 ماڵ لە پرۆژەیەکی نیشتەجێبوون بژێ ڕێژەی سەوزایی لە سەدایەک بێ کوا مەرجە ژینگەیەکان کوا دەستی ژینگە ڕۆڵی لەکوێیە وەکوا حکوومەت هەر جارێک لەگەڵ وەکو ئەڵێ لەگەڵ نێردەی ڕێکخراوە بیانیەکان کۆبوونەوەیان هەیە دەڵێن ئێمە ستانداردی ژینگەیمان هەیە پاوانەکانمان هەیە ناوچەی پارێزراوی دیاریکراومانێ بڵین لە بارزان کە جێی دەستخۆشیە بەڵام لە بەشێکی زۆری کوردستان و لە ناوچە شاخاویەکان داربڕینەوە بەردەوامە ڕاوکردن بەردەوامە لە ڕاستیدا ڕێنمایەکانی حکوومەت لەلایەن بەشێک لە دەست ڕۆیشتووەکانەوە هەر خۆیان پێشێلێکن ئێمە هیوادارین لە کابینەی داهاتوو بە جددی ئیشی بۆ بکرێ بە دوواداچوونی بۆ بکرێ ئەو کەسانەی کە نزیکن لە حیزبەکانی دەسەڵات ڕێیان لێ بژیرێەوە هەم پاڵێوگەکانیان هەم بازرگانە نایاسایەکانیان هەم جێبەجێکردنی مەرجەکانی ژینگە بەڕاستی وایان لێ بکرێت کە ڕەچاوی بکەن و پێوەی پاپەن. کاک عەبدوڵڕەزاق خەڵک گلەیەکەی ئەزانی زیاتر لە چییە؟ ئەڵێ من ناتوانم یەک دوکاندانێم لەم وڵاتە لەم شارە لەم هەرێمە کەچی کابرا پاڵاوگەی نایاسایی هەیە ئەم ئەڵێ ئەم ماسە گولیسێکی تیانە نا مەسەلا ئەو کاتێک کە ئەو پاڵاوگانە دروست بوون دوای ڕوخانی ڕژێم خەڵک دەست کراوە بوو لەو ئیشانە و حکوومەتیش دام و دەستگاکانی حکوومەتش ئەوەندە جددی نەبوون ئەو کاتی ئەوەندە جددی نەبوون لەسەر ڕێگریکردنیان خەڵکانێک دایناون ڕەنگە ئاسان نەبوو بێ پێشتر لا ببرێن ینی کەسانی دەستڕۆیشتیان لە پشتە من حتمما شتێکی وایە بەڵام ئەو هێزەی کە پێویستە ئەو هێزەی کە پێویستە دایانخا ئەوەش هێزێکی ئەوەندە پاڵپشتی کراو نییە یعنی مەسەلەن پۆلیسی پاراستنی دارستان و ژینگە ئەو پۆلیسە پێویستە ئەو ئیشانە بکە بەڵام ڕەنگە لەبەرەوەی ئیمکانیاتیان کەمە ژمارەی هێزەکانیان کەمە ڕەنگە نەتوان ئەوە بکەن بن پێشتریش پێشنیازم کرد کە لە کاتی داخستنی ئەو پاڵاوگانە فەرماندەی پێشمەرگەی پاراستنی ژینگە هەیە لێرە لە سەر بە وەزارەتە وەزارەتی پێشمەرگە پێویستە ئەوانە لەوێ بمێنەوە بۆ ئەوەی دەست نەکەنەوە بە ئیشکردن دوای ڕۆیشتنی تیمەکان
لەبەرەوەی هەرچەندە تۆ قفڵێکی لە دەرگاکە بدە ئەو لە پشتەوە بە شۆفڵ خۆڵەکە لابە ساترەکە لا ئەبا و ئەچێ ئەیکە ئیشی پێەکە هەنی مەبەستمەوەیە دیوارێکی ئەوە تند و قایمی نییە کە ئەتوو دەرگاکە لێ داخەسیتی کە کەس نەچێتە ژوورێ. کاک عەبدوڵڕەزاق کەس گومانی لە دڵسۆزی دەستەی ژینگە نییە، بەڵام قسەکە ئەوەیە دەڵێن حکوومەت لەوە چێ وەکو پێویست زۆر نەگەڕێتەوە زۆر ڕاوێژ نەکات تا چەند ئەو قسانە دروستە خۆی کەمتر ئەو ڕۆڵە شۆڕ بوو بێتەوە بۆ جەنابتان و بۆ موئەسسەی جەناب خۆ یەکێک لە هەڵەکانی حکوومەتی هەرێم پێشتر کە لە وەزارەتەوە کرا بەدەستا یەک لە هەڵەکانی حکوومەت ئەوە بوو حکوومەتی هەرێم لە کابینەی شەشەمەوە کرا بەدەستا نەدەبایە وەزارەتی ژینگە بکرێتەوە بەدەستا ئەبواە بەهێزتر بکرێ بەڵام هیوادارین لە کابینەی داهاتوودا بکرێتەوە بە وەزارەت لەبەر ئەوەی پێویستیەکانی پێداوی خەڵک ڕوون بێ بەجددی وەزارەت و دەستە چی بۆ ئێوە ئەگۆڕێ زۆر شت بنمونە وەزیر ئەگەر وەزیر بێ لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران بەشدارە بێت لە هەموو کۆبنەوەکانی هەفتە ناکرێ هەر گلەیەک هەریان هەر ڕخنەیەک لەسەر وەزارەتێکیان تێبینیەک هەبی لەسەر هەر بابەتێکیان پێشنیازی پلانێک هەبێ لە ئەنجومەنی وەزیران پێشکەشێکا و وەزارەت ئەنجومەن ڕازیبی لەسەری ئەگەر بەدڵیان بۆ هەیە مناقەشە ئەکرێت لەگەڵ وەزیرەکان وەزێری پەیوەنددار مەسەلەن چارەسەرکردنی ئاوەڕۆکان چارەسەرکردنی زبڵ و خاشاک گواستنەوەی گشتی دابینکردنی گواستنەوەی گشتی هەموو ئەو کارانە بەس دەستە لەگەڵ لیژنەکانە کۆبێتەوە دەستا حەقی نییە بچێتە ناو ئەنجومەن ئەزان بەڵام وەکو چۆن نووسراوەکانی بەرزەکاتەوە بۆ نووسراوەکان ڕاستەخۆ پەیوەندی بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەوە هەیە بەڵام بە نووسراوە ئەبێ بینێرین بۆ ڕوبەڕوو ناتوانێت ڕوبەڕوو ئیلا ئەگەر بەڕێ سەرۆکی ئەنجومەن بە دوای دابنێرن یعنی کۆبنەوەیەک سازکەن وەکو ئەو کۆبنەوەی لە ڕابردووکرا لەگەڵ وەزیری پەیوەنددار سەبارەت بە پاڵاوگەکان و پیسبوونی هەوا ئەوە یەکێکە لەو ئیشانەی کە پێویست بوو لە یعنی وەکو وەزارت مابایە دووەم هەموو ئەو بەڕێوەبەرە گشتیانەی کە پێشتر لەناو وەزارت بوون یعنی هەموو وەزارەتەکان هەندێک لە دەستەکانیش بەڕێوەبەری گشتی و ڕاوێژکاریان هەیە جێگریان هەیە جێگری وەزیریان هەیە یان جێگری سەرۆکی دەستیان هەیە لە دەستەی ژینگە ئەوانە نییە لە دوای سەرۆکی دەستە یەکسەر بەڕێوەبەرەکان هەیە کە پێویست بوو هەم جێگری سەرۆکی دەستە هەبی هەم بەڕێوەبەری گشتی هەبی ڕاوێژکار هەبی بۆ ئەوی باشتر ئیشەکان بکەن و لە پارێزگاکانیش لە هەندێک لە وەزارەتەکان بەڕێوەبەراتی گشتیان هەیە بەڵام لای ئێمە تەنیا فەرمانگەیە وەکو بەڕێوەبەر دانراوە لەوێکە بە بەراورد بە بەڕێوەبەری گشتی وەزارەتەکانی تر لە پارێزگاکە یعنی بە کەمترین دەسەڵات تەماشاکرێ. ژینگەی هەولێر بە بەردەوام قسە و باسی زۆری لەبارەوە دەکرێت و بە بڕوای چاودێرانی ژینگەی و پزیشکان یەکێک لە هۆکارە هەرە سەرەکیەکانی توشبوونی مرۆڤ بە نەخۆشیە جۆرا و جۆرەکان دیارترینیشیان نەخۆشی شێرپەنجە بۆ پیسبوونی هەوا و ژینگە دەگەڕێتەوە. بە گوێرەی ئامارێکی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2023 ڕێژەی توشبوانی شێرپەنجە گەیشتووەتە 9911 کەس و لەو ژمارێش 4304 کەسیان لە هەولێرن. پزیشکانیش دەڵێن جگە لە دووکەڵی کارگەکان مۆلیدەی گەڕەکەکان بۆمبێکی دیکەن و هۆکارێکن بۆ پیسبوونی ژینگە. بە پێی مادەی 42 لە یاسای ژمارە 8 ساڵی 2008 هەر پرۆژەیەک ئەگەر پیسکەری ژینگە بوو دوای سەردانکردن و ئاگادارکردنەوەی لەلایەن دەستەی ژینگەی هەرێمەوە سزا دەدرێت بە بڕێک پارە تا دەگاتە داخستنی. لە کۆتایی بەرنامەکەدا گەیشتینە ئەو ئەنجامەی کە پیسبوونی هەوا پەیوەندی بە پاڵاوگا یاسایی و نایاساییەکانەوە هەیە لەگەڵ بوونی ژمارەیەکی زۆری ئۆتۆمبیل و نەبوونی هێڵێکی گشتی تا ئەوەی هاوڵاتیان کەمتر ئۆتۆمبیلەکانیان بەکاربێنن و خاڵی سێمیش بوونی مۆلیدەیەکی ئەهلی زۆرە کە بەهۆی خراپی پێدانی کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانیەوە هاوڵاتیان ناچارن مۆلیدە ئەهلیەکان بەکاربهێنن. بەڵام ئەوەی کە پرسیارە جدیەکەیە ئایا لایەنی پەیوەندیدار چیان کردووە بۆ ئەوەی کە ئەم پاڵاوگە نایاساییانەدا بخرێن و یاساییەکانیش ناچار بکرێن کە بە پێی ڕێنماییەکان کار بکەن. بەڵام وەکو لە پشتی منەوە دەیبینن پاڵاوگەکان بەردەوامن لە کارکردن و
بەشی هەرە زۆریشیان هیچ پابندیەکی ئەوتۆیان با ڕێنمایەکانەوە نییە لەبەر ئەوەی کەسانی دەستڕۆیشتوو لە پشتیوەن و لایەنە پەیوەندیدارەکانیش وەکو پێویست دەسەڵاتی بەسەریانتا نییە. لێکەوتەکەشی ئەوەیە کە ژمارەیەکی زۆر لە دانیشتوانی شاری هەولێر و بەتایبەت گوندەکانی نزیک لە پاڵاوگەکان تووشی نەخۆشی درێژخایەن بوون و تەنانەت بەشێک لە ئاژەڵدارەکانیش ئاژەڵەکانیان بەهۆی ئەم پرسەوە زیانی بەرکەوتووە یا خۆت مردار بوونەتەوە. تا بەرنامە بە دوواداچوونێکی دیکە بەو خودایەتان دەسپێرم. خسپاردە زایە ناکەن.